مامجەلال کوڕی شێخ حیسامەدین کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفور هاوینی ساڵی 1933 لە گوندی کەلکانی قەتپاڵی چەیکۆسترە لەدایک بووە. چەند ساڵێک تەمەنی منداڵی لەو گوندە بەسەر بردووە و لە کۆیە چۆتە قوتابخانەی سەرەتایی و بە سەرکەوتووی خوێندنی تەواو کردووە. هەر لە تەمەنی منداڵیەوە نیشانەکانی سەرکردایەتی لێ دەرکەوتووە. لێەوە بیرۆکەی نەتەوایەتی لای ئەو چەکەرەی کردووە تا گەیشتە پۆلی چوارەمی سەرەتایی، یەکێک بوو لە پێشەنگەکانی خوێندکاران کە بە پەرۆشەوە بەشداری لە چالاکیەکانی قوتابخانە دەکرد و بەشداری لە وتار خوێندنەوە و شانۆدا دەکرد. لا ساڵی 1946دا لەگەڵ چەند هاوڕێیەکی خوێندکار و بە ئامۆژگاری یەکێک لە مامۆستاکانی کۆمەڵەیەکی فێرکاری نهێنی دامەزراند بە ناوی کۆمەڵەی پێشخستنی خوێندنەوە KPX و مامجەلال باسکرتێری هەڵبژێردرا. ئامانجێکی کۆمەڵەکە هاندانی خوێندکاران بوو بۆ خوێندنەوەی دەرەکی. لە هەمان ساڵدا و دوای دامەزراندنی پارتی دیموکراتی کورد لا 16 ئابی ساڵی 1946 کەوتە ژێر کاریگەری بەرنامی پارتی و لا چوارچێوەی ڕێکخستنەکانیدا کەوتە چالاکی خوێندکارانە. دوای چوونە ناو کاری سیاسیەوە ڕۆژنامەی ڕزگاری کە پارتی دیموکراتی کورد بە نهێنی دەری دەکرد، کورتە وتارێکی لە ژێر نازناوی ئاگردا بۆ بڵاو دەکردەوە. لا ساڵی 1947 بوو بە ئەندام لە پارتی دیموکراتی کورد و چالاک و لێهاتوو بوو لەو ئەرک و فەرمانە حیزبیانی پێی دەستپێردران. لا ساڵی 1948 خوێندنی سەرەتایی تەواو کرد و لە ناوەندی کۆیە بوو بە خوێندکار و دواتر با نوێنەری خوێندکارانی کۆیە هەڵبژێردرا و بەشداری لە یەکەمین کۆنگرەی خوێندکارانی عێراقدا کرد کە لە نیسانی ساڵی 1948 لا گۆڕەپانی ئەلسەباعی شاری بەغدا بەسترا. لا ساڵی 1949 لە سایی حکمی عۆرفی و تۆقاندن کە کوردستان و عێراقی گرتەوە، تاڵەبانی لە حەزبدا سەرکەوتوو بووە ئەندامی لیژنەی ناوچەی کۆیە. لە شوباتی ساڵی 1951دا و لە کۆنگرەی دووەمی پارتی دیموکراتی کورد بە ئەندامی لیژنەی ناوەندی هەڵبژێردرا، بەڵام لەبەر پاراستنی ڕیزەکانی پارتی پلەکەی خۆی بە هەواڵێکی خۆی بەخشی کە دوای دەرچوونی لە زیندانی بەشداری لە کۆنگرەکەدا کردبوو. لا ساڵی 1951دا لەگەڵ چەند هەواڵێکیدا دەستگیر کرا و بۆ شاری مووسڵ دوور خرایەوە. لەوێژ لە خەباتی سیاسیدا بەردەوام بوو و دواتر چووە کەرکووک بۆ تەواوکردنی خوێندن و سەر لە نوێدامەزراندنەوەی ڕێکخستنەکانی حیزب بوو بۆ بەرپرسی ڕێکخستنەکانی کەرکووک. لە هەمان ساڵیشدا ئەرکی چاپ و بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی با شێوەیەکی نهێنی گرتە ئەستۆ تا ئەو ڕۆژەی گیرایەوە. لا ساڵی 1952 چووە کۆلێژی ماف حقوق لە بەغدا کە ئەو دەما ڕێکخستنەکانی پارتی دیموکراتی کورد پەرتەوازە بوو، بەڵام مامجەلال توانی ڕێکخستنەکانی حەزب تۆکمە بکاتەوە. لا کانونی دووەمی ساڵی 1953دا بەشداری کۆنگری سێمی پارتی دیموکراتی کوردی کردو بە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێردرا و لە مانگی شوباتدا سەرپەرشتی یەکەمین کۆنگرەی یەکێتی قوتابیانی کوردستانی کردو. لا کۆنگرەکەدا بە سکرتێری گشتی قوتابیانی کوردستان هەڵبژێردرا و لە هەمان ساڵیشدا یەکێک بوو لە دامەزرێنەرانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. مامجەلال لا ساڵی 1954 بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێردراوە و لە ساڵی 1955دا سەفەری دەرەوەی عێراقی کردو، لا فێستیڤاڵی لاوان و قوتابیانی جیهانی لا وارشۆ بەشداری کردو، لەوەوە سەردانی یەکێتی شۆرەوی ئەوسا و چینی کرد. لا ساڵی 1957 گەشتی سووریا و مۆسکۆی کردو، لا فێستیڤاڵی لاوان و قوتابیانی مۆسکۆ بەشداری کردو. هاتنی بۆ سووریا بە فرسەت زانی بۆ پەیوەندی با کوردەکانی ئەوێوە و پەیوەندیەکی سیاسی دروست بوو. لە هەمان ساڵیشدا گەڕایەوە عێراق و بەشداری لە کارەکانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی یەکگرتوو کرد و بووە بەرپرسی ڕۆژنامەی خەباتی کوردستان کە لە سلەیمانی بەنهێنی دەریان دەکرد. لە یەکەمین ڕۆژی سەرکەوتنی شۆڕشی چواردەی گەلاوێژی ساڵی 1958 سەرپەرشتی ڕێکخستنی خۆپیشاندانی جەماوەری سلەیمانی کرد و پاشان چووە بەغدا و بەشداری لە کاروباری مەکتەبی سیاسی و دەرکردنی گۆڤاری ڕزگاری ئەلتەحریردا کرد. هەروەها ئەرکی و خەباتی لە ئەستۆگر کە لە نێو ڕیزەکانی حەزبدا فراوان دەبوو. لا ساڵی 1959 جارێکی تر بە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەبی سیاسی هەڵبژێردراوە و لە هەمان کاتدا ئەفسەری یەدەشی کەتیبەی چوارەمی تانک بوو. هەروەها بەشداری لە دەرکردنی ڕۆژنامەی خەباتدا دەکرد کە بە زمانی عەرەبی دەردەچوو و بە ناوی پیرۆتەوە وتاری تێدا بڵاو دەکردەوە. سەرۆک مامجەلال
لا ساڵی 1960 بەرپرسی لقی سلەیمانی و ئەندامی مەکتەبی سیاسی بوو. کاخولێکی هۆشیاری بۆ کادیرەکان کردەوە و ساڵی 1961 بووە سەرنووسەری ڕۆژنامەی کوردستان و دوای داخستنی ڕۆژنامەی خەبات دووچاری ڕاونان بوو لە بەغدا و بەنهێنی گەڕایەوە سلەیمانی و خۆی شاردەوە و بەشداری لە ڕێکخستنی مانگرتنی گشتیدا کرد کە لە 6 ئەیلولدا کرا. لە ئەیلولی ساڵی 1961دا کە شۆڕش هەڵگیرسا بەرپرسی ناوچەی سلەیمانی بوو. یەکەمین بنکەی شۆڕشی لە چەمی ڕێزان کردەوە و سەرپەرشتی کرد و فەرماندەی هێزی پێشمەرگەی لیوای سلەیمانی کرد. تاوای لێهات زۆر فراوان بوو و بووە هێزێکی گەورە. ئەوە بوو کرابا لە پرسراوی هێزی پێشمەرگەی کوردستان. لە نەورۆزی 1962دا سەرکردایەتی ئەو هێرشە بەرفراوانی کرد بۆ سەر ناوچەی شارباژێڕ و لە ماوەی چەند ڕۆژێکدا دەست بەسەر هەموو بنکەی پۆلیسی ناحی بناوە سوتە و چوارتا داگیرا و هێزەکانی بەرەو قەزای پێنجوێن برد و تەواو ناوچەکەیان ئازاد کرد. بەم شێوەیە هەردوو ناوچەی شارباژێڕ و پێنجوێن بوونە دوو ناوەندی شۆڕش و سەرکردایەتی. لە ساڵی 1962-63دا زۆربەی ناوچەکانی قەرەداغ و قەڵا سێوکە و گەرمیان و سەنگا و ئازاد کران. ئەو دەمە مامجەلال فەرماندەی هێزی ڕزگاری بوو. لە هەمان کاتیشدا سەرپەرشتی دامەزراندنی ناوەندەکانی بەمۆ و هەڵەبجە و تەوێڵە و بیارەی دەکرد. لە ساڵی 1963دا و دوای کودەتا ڕەشەکەی شوبات مامجەلال با سەرۆکی وەفدی کوردی دەستنیشان کرا بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی تازەدا کە لە سەرەتادا ڕەزامەندیان لەسەر گفتوگۆ و چارەسەری ئاشتیانەی کێشەی ڕەوای کورد نیشاندا. هەروەها سەردانی کۆماری میسری و جەزائیری کرد و چاوی بە جەمال عەبدولناسر و بنبێلا کەوت و لە هەمان ساڵیشدا سەردانی ئەوروپای کرد و نوێنەرایەتی شۆڕشی کوردستانی کرد و سەرکەوتوو بوو بۆ ناساندنی کێشەی کورد و ئاشکراکردنی بارودۆخی کوردستان و کۆکردنەوەی یارمەتی و هاوکاری بۆ شۆڕش لا وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و ڕووسیا و چیکۆسلۆڤاکیا و نەمسا. لا ساڵی 1964 گەڕایەوە کوردستان و ئەرکی خۆی لا فەرماندەییکردنی هێزی ڕزگاری گرتووەتە ئەستۆ. هەروەها لا ساڵی 1970 ڕۆڵی کاریگەری خۆی بینی لە یەکگرتنەوەی هەردوو باڵی پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر بووبوونە دوو باڵ. لا ساڵی 1972 گەشتی دەرەوەی عێراقی کرد و ماوەیەک لە لوبنان و میسر و سووریا مایەوە و دوای ڕوخاندنی شۆڕشی کورد کە لە ئەنجامی ڕێکەوتن نامەی نێوان سەدام و شای ئێران لە ئاداری ساڵی 1975 لە جەزائیر ئیمزا کرا. مامجەلال هەر لەو ناوچانەدا مایەوە. لە 1 ساڵی 1975 لا دیمەشق لەگەڵ دەستێک لە هەواڵانیدا یەکەتی نیشتیمانی کوردستانی دامەزراند و نەخشەی بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێدانا کە لە 1 ساڵی 1976 ڕاگەیەندرا و بۆ سکرتێری گشتی یەکێتی. لەسەر گۆڕەپانی نێودەوڵەتیش تاڵەبانی بەشداری چەندین کۆنگرە و کۆبوونەوەی ئیشتراکی نێودەوڵەتی کردووە و چاوی بەسەرکردە سیاسیە نێودەوڵەتیەکانی زۆر وڵاتانی جیهان کەوتووە. جگەلەوەی کاکەسایەتیەکی سیاسیە، خەباتگێڕێکی هۆشمەند و نووسەر و یاساناسە وەک ڕۆژنامە نووسێکیش لە ڕۆژنامەی نهێنی و ئاشکرادا نووسیوێتی و لا ساڵی 1959 بە ئەندامی ئەنجومەنی سندیکای ڕۆژنامە نووسانی عێراقی هەڵبژێردرا کە محەممەد مەهدی جەواهیری نەقیبی بوو. مامجەلال جگەلەوەی یەکێکە لە سیاسی و دیپلۆماسی و ڕۆژنامە نووسە دیارەکان نووسەرێکی ناوداریشە و بە شێوەیەکی کاریگەر بەشداری لە تیشک خستنە سەر تێکڕای بزوتنەوەی سیاسی عێراق و ناوچەکە و بزوتنەوەی سیاسی کوردی کردووە. لەم بوارەشدا چەندین کتێبی لە سەردەمی جیاجیادا نووسیوە کە کتێبخانەی عەرەبی و کوردی دەوڵەمەند کردووە و بوونەتە سەرچاوەیەکی گرنگ بۆ لێکۆڵینەوە لا بواری مێژووی جوڵانەوەی سیاسی کوردی و عێراقیدا. لە دوای ئازادکردنی عێراق بە ئەندامی ئەنجومەنی حکوم هەڵبژێردرا و لە مانگی نۆڤەمبەری ساڵی 2003دا سەرۆکایەتی ئەنجومەنی کردو. لە ماوەیەدا کارامەی خۆی لە هەڵسوڕاندنی کاروباری حکوم نیشاندا. لە 6 نیسانی ساڵی 2005 مامجەلال 227 دەنگی لە کۆی 248 دەنگی ئەندامانی کۆمەڵی نیشتیمانی عێراقی بەدەستهێنا و بە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ بە یەکەمین سەرۆکی هەڵبژێردراوی عێراق هەڵبژێردرا.
بەم جۆرە تاڵەبانی لا فراوانترین دەواازەکانەوە چۆنە و مێژووی کورد و هەروەها لە جوانترین دەواازەشەوە چۆنە و مێژووی عراق و لە ناودارترین دەواازەشەوە چۆنێ و مێژووی سیاسی و دیموکراسی جیهانەوە. لە هەژدەی کانونی یەکەمی ساڵی 2012 سەرۆک مام جەلال باری تەندروستی تێکچووە و بە مەبەستی چارەسەر ڕەوانەی وڵاتی ئەڵمانیا کراوە و دوای 19 مانکمانەوە گەڕایەوە شاری سلەیمانی و جارێکی تر چالاکیە سیاسیەکانی دەست پێ کردەوە و لە چەند هەفتەی ڕابردووشدا بۆ وەرگرتنی چارەسەری ئاسایی سەردانی ئەڵمانیای کرد، بەڵام بەهۆی تێکچوونی باری تەندروستیەوە لا تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوایی کرد. سەرۆک مام جەلال بە درێژایی خەباتی ڕزگاری خوازی کوردستان داینەمووی سەرەکی خەبات و تێکۆشانی سیاسی و چەکداری و دیپلۆماسی بووە لەسەر ئاستی عراق و ناوچەکە و وهروە